بەڕێوەبەرایەتی ئاوی سلێمانی لە ڕێگەی 3 پرۆژەوە ئاو بۆ دانیشتوانی شاری سلێمانی بەرهەم دەهێنێت. پرۆژەی یەکەم ئاوی سەرچنارە، بە یەکێک لە پرۆژە گرنگەکانی شارەکە دادەنرێت کە لە 20% بۆ 30% ئاوی شارەکە دابین دەکات. سەرچاوی ئاوەکەش بۆ شاخی گمە و پیرەمەگرون دەگەڕێتەوە کە لە چەندکانیەک پێک هاتووە. پرۆژەی دووەم و سێم هێڵی 1 و 2 دوکانە کە لە دەریاچەی دوکانەوە بە دووری 73 کیلۆمەتر ئاو دابین دەکات کە لە کاتژمێرێکدا توانای 3000 بۆ 6000 متر سێجا ئاوی هەیە. ئێمە لە شاری سلەیمانی لە 3 پرۆژە ئاو بۆ هاوڵاتیان لە شاری سلەیمانی و ئەو قەزا و ناحیانەی کاکەونە سنووری دابەشکردنی ئێمەوانەیە ئاو لە پرۆژی 1 و 2 ئاوی دوکان سلەیمانی بەرهەمێنین لەگەڵ پرۆژەی ئاوی سەرچنارە. پرۆژەی هێڵیەکی ئاوی دوکان سلەیمانی توانای دابینکردنی 3000 متر سێجا ئاوی هەیە لە ساتێکە. هێڵی 2 ئاوی دوکان سلەیمانی توانای دابینکردنی 6 بۆ 7000 هەیە. پرۆژەی ئاوی سەرچنارمانەیە. پرۆژەی ئاوی سەرچنار لە هاوینە هێندی ئاوی کەمتر ئەبێتەوە، لە جستانە زیاتر ئەبێتەوە، لە هاوینە ڕۆژانە ئەوە نەکەمە بێتەوە کاتە نزیکی 20000 متر سێجا ئاو لە 24 ساعتدا، بەڵام لە جستانە بەهۆی بارانبارینەوە ڕێژەکە زیاتر دەبێت. لە هاوینە نزیکی 250 بۆ 300,000 متر سێجا، لە جستانە نزیکی 400,000 متر سێجا لە هەر سێ پرۆژەکە ئاو بۆ هاوڵاتیان لە شاری سلەیمانی بەرهەمێت. لە سنووری پارێزگای سلەیمانی نزیکی 190,000 هاوبەشمان هەیە. ئێمە بەپێی ئەو خەمڵاندنەی کردومانە لە پرۆژەکانمانەوە ئەو ئاوی کە بەرهەم ئێنین لەگەڵ ئەو ژمارەی دانیشتوانی کە بۆ هاوڵاتیان هێت، ئێمە نزیکی 290 بۆ 300 لیتر بۆ 24 ساعت بۆ هاوڵاتیان بەرهەم ئێنین. کۆی ستاندەری جیهانی 200 لیترە بەپێی ڕێکخراوی نەتەوەیەکردوەکە.